کاک ڕۆژهات بەخێر بێ بیانی باش. سپاس زۆر مەمنون بیانی باش. باسی تەندروستی و زۆر مەمنون سپاس. دۆخ چۆنە؟ باشە. باشە؟ گەرمە؟ گەرمە باشە. دۆخی کەشوهەوا گەرمە، کەشوهەوای سیاسی و ئەوانەش گەرمە؟ ئەوەش گەرمە زۆر گەرمە. گەرمتر ئەبێ؟ گەرمتر دەبێ بێگومان. چۆن گەرمتر ئەبێ؟ والله ئەوە پچێکی گرێدایە ڕەوشە سیاسیە تورکیە. نوها وەکو ئێمە هەمومان دزانین ئەوە ساڵی 84 شەرێکی چەکداری دەست پێ کرد لە تورکیە لە باکووری کوردستاندا. دوای 40 ساڵ تقریبا پەکەکەش دەزانی ئەو شەڕە چارەسەری پەیدا نەکرد. دەوڵەتی تورکیەژی گەیشتە ئەو قەنعاتە کە بشەر ئەو کێشە چارەسەر نابێ. نها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو هەمومان هەر ڕۆژ دەبینن گۆڕانکاری زۆر گەورە ڕوو دەدەن. تورکیەژی نەچارە بگۆرەی ئەو گۆڕانکاریانە تەدبیری خۆی بگرە. تەدبیر چییە؟ ڕێگای ئاشتی هەلبژێرە. ئەوە پەکەکەژی دانا قبولکردن، پەکەکەژی قبول کردیە و ڕێگای ئاشتی هەلبژێرە واز لە شەڕی چەکداری بێنە. ئەو شەڕی چەکداری تا ئێستا بێجگەل کە چارەسەر نەبوو زرارێکی زۆر گەورەدا بۆ کورد، بۆ باشووری کوردستان، بۆ ڕۆژئاوای کوردستان ئێستا. دانانی چەک لەلایەن ژمارەیەکی دیاریکراو لە گەریلاوە کە 20 بۆ 30 کەس ینی لەو نزیکەیە ڕەنگە ئەمە پرسیار بێ ئەجا با 50 کەس چەکەکانیان دانێن چی دەبێ؟ نها بریار بوو تەڤایە هەموو هێزین چەکدارین پێکەکە چەکداینن. دەوڵەتی تورکیە کاتی ئەو قۆناغا دەستیان پێکرد سوود بوو لەسەر کە پێکەکە هەموو گروپەکانی واز لە چەکەکان بێنن خۆیان ڕادەست بکەن بێ قەید و شەرت. ئەوە سێ چوار مانگ دەرباز بوو هەردوو ئالی بتایبەتی دەوڵەتی تورکیەژی دیت کە ئەوە ئەو جورە ئاسان نییە. ئێستا پێکەکە ئامادەیە گروپێکی ئامادە بکە کە چەک دادنێن بۆ ڕای گشتی نیشان بدە، بۆ کوردەکان نیشان بدە، بۆ کۆمەلگەی جڤاکی لە تورکیە نیشان بدە کە ئەوانە ئامادەنە واز لە چەک بێنێن. بەڵام لە بەرامبەر ئەوەدا چ دەبێت کێشەکە ئەوەیە پەکەکە چاوەڕێ دکە بە ئەو کریارە چاوەڕێ دکە کە دوایی چەکدانان لە تورکیە گاوێن سیاسی بێنە ئاوێتن گۆڕانکاری بێتەکردن بە هەزاران کەس هێشتا لە زیندانەیە دەبێت چارەسەریەکی پەیدا بکە. ئێمە جاری هیچ ناتوانن باس لە گۆڕانکاری دەستوری بکەن لەسەر مافی کورد و کوردستان. گۆڕانکاری دەستوری نابەست گۆڕانکاری قانونی دەکرێت یاسایی دەکرێت ینی نەدەستوری بنگەهی یاسا هەندێک یاسا دەتوانرێت لە پەرلەمان بگۆڕدرێت. بێگومان دکارم بکەن لەسەر ئەوەیژی لژنەیەکی ئامادە دەکەن ئێستا خەریکن کە ئەو لژنەیەدا هەموو پارتیەکانی مەجلیس بیر و باوەریین خۆ بۆچوونین خۆ پێشکەش دەکەن ئەوەنە هەموو لە جیاپێ باشە کەواتە ئێستا قۆناغی یەکەمی با بڵێن هەنگاوی یەکەمی پرۆسەکە چەکدانانی گروپێکی گەریلایە. پێنگاوی دووەم ئەبێت تورکیا بینێ وایە ینی چاوەڕێ ئەوە دەکرێت هەتا ئەوە جێبەجێ نەبێت جارێکی دیکە پەکەکە هیچ جوڵەیەک ناکە؟ پێم وان نییە پێکەکە ڕئاکسیۆنێکی پچکۆلەترین ڕئاکسیۆن بکە چ پۆزیتیف چ نەگاتیف کە تورکیە گاوێکی ناوێژە. دەبێت تورکیا خۆت باست کرد پێشتریش گوتی کە دەبێت پەکەکە هەمووی چەکدا بنێ. ئەمە ناکات نابێ بە بیانوویەک بە پاساوێک بۆی تورکیا بڵێ ئەوە کەمە بڕۆن چەکەکانتان دابنێن بە تەواتی بێدەنگیکەن ئەنجا ئێمەش ئەوواکەین. خۆی لێرەدا تەنها تورکیە ئەو بریارە نادا ینی تورکیا ڕاستە لەو قۆناغادا بریاردەری یەک لە بریاردەری ئەساسیە بەڵام لێرەدا جیهان گرینگە لێرەدا زورفی تەماشەکردنی ئەوروپا زۆر گرینگە وڵاتانی ناتۆ زۆر گرینگە ئەمریکا زۆر گرینگە ئەوانەش ئێستا بە گۆڕ قەنعاتی من ئەوانە ئێستا سەدەمیان هەیە ئەوە پەکەکە حازرە دەست پێ بکە بە چەکدانان
ئێستا ئێوەش دەبێ هەنەک تشتا بکەن ینی ئیدی گوشاری نێودەوڵەتی لەسەر تورکیا زیاد دەکا بۆ زیاد دکا ئازادکردنی زیندانیەکان و بۆ مافی مرۆڤوانە وایە بەڵام من زۆر گەشتبین نیم ئەووارەدا لەبەر لە چیا گەشتبین گۆڕانکاری سیاسی یان بڵێن گاوێن سیاسی گاوێن پۆزیتیڤ و تورکیە بەرامبەر چەکدانانی یەک گروپی پێکەکە بیکە يعني نها بگور آگاهدارین اما بگور اینفورماسیونی که دیگه نه دست اما ترکیه او زندانی ناخوش برده ده که آنا دبی او کارا بکه بیکو قناقی پکه که دستی پی بکه انسان هنر زندانی ده تقریبا 25-30 سال زندانی دانا آنا وی بردن و یا اساسی اوه که برگای قایوم بلدیه شارداری لدستی دم پارتی ورگرتنه آیا اواناجی تینه بردان آن نه او گلکی گرینگه یعنی کات زندانیەکانی چەند خۆناغێکە یەکەم ئەوانەی کە نەخۆشن ئەوە هەر بەردەدرێن ئەوانەی تەمەنیان چۆتە سەر و 25 ساڵ زیاترە لە زیندان 30 ساڵ 25 بۆ 30 ساڵە ئەوانەیش کە شارەوانین و دەستگیر کراون هاوسەرۆکی شارەوانی دەبێ ئەوانەش بێنە بەردان بێگومان خۆی هێشتا پەکەکە چەکدا نانایە تورکیە دەست بە ئەو پرۆسیدەرێک کریە یعنی تا ئێستا چەند نەفەر کێمیش بێت چەند نەفەر بەریاندانە کە 30 ساڵە لە زیندانێدانە یان نەخۆشن بەرامبەر مردنێ باشە بەس تاوەکو ئێستا ئەوەی کە دەبینرێت من نازانم خۆم چاوم پێی نەکەوتووە یان نەبخێندۆ لە هیچ جێگەیەک گەر بەڕێز زانیاریتە بێ هیچ ئیتیفاقیەکی نووسرا و پەیپەرێک لاپەڕەیەک نییە بۆ ئەوەی کە خۆناخەکان چییە چی دەکرێت چی لە دوای چێ ئێستا بۆ نمونە کاتێ باسی ئاگربەسی نێوان حەماس و ئیسرائیلەکرێ بۆ نمونە دەوترێت ئەو ئیتیفاقیەکە دەکەس بەرامبەر ئەوە فڵان بەرامبەر فڵان ئەوەندە ڕۆژەکەیەتی لە تورکیا ئەمە هەیە تا ئێستا والله ئەوە ئەگەر تشتێکی وا هەبی پێش هەمیان دەم پارتی دەزانە ئەگەر شتێکی وا هەبی پێش هەمیان پەروین بولدان دەزانە کە سەرپەرشتی ئەو هەیەتە دکا من پێم وان نییە تشتێکی نووسرا و لە بینی وانە هەبێ بەڵام هەردوو لا هەموو پارتیەکان هەم فکرن و بریاریان دانە یان پێشەوازی دەکەن ئەگەر نووسرا و نەبێت ئەم ڕێکەوتنە لەرزۆک نابێ لاواز نابێ ئیجازە بدەن من ئەوانە تشتێکی نووسرا و نییە بەڵام ئەوانە بریاریان دانە هەموو شت لە پارلەمان لە مەجلیسی تورکیە چارەسەر ببە هەموو پارتیەکان بە بیر و باوەریان خۆ بۆ چارەسەری بنووسرا و ڕادستی سەرۆک مەجلیسی تورکیە بکەن ئەوانە بگوێرەی ئەو پێشنیارانە گفتوگۆ دەست پێ بکەن بەڵام هیچ شتێک تا ئێستا نەمەیوە یعنی تا ئێستا هیچ جێگیر نەکراوە من نەدا ئەو باوەریدامە کە تشتێکی نووسرا و لە بینی هەمیان هەیە ئەم بابەتە قەلەقت ناکات دردۆنگت ناکات والله من وەکو گوتم گەشتبین نیم زۆر پێم خۆشە و زۆربەی کوردەکانی باکووریش پێیان خۆشە و زۆربەی تورکیش پێیان خۆشە کە قۆناغێکی تازە لە تورکیە دەست پێ بکە خەڵک ماندوو بووە لە شەر چارەسەری نییە زروفی تورکیە زۆر خراپە ئێستا دەبێت ڕەوشی خۆل بەرچاو دەرباز بکە دەستخۆش بزانم کارت هەیە بۆی کاتە زیاتر نەگەرم زۆر سپاس کار کە ڕۆژهات ئامادەی چاودێری سیاسی سپاس کە بەشداری لە بەرنامەکە خێر بێت